هەرێمی کوردستان چ ڕێوشوێنێک بگرێتە بەر بۆ ئەوەی بارودۆخی کەرکووک و خورمات و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئاسایی ببنەوە. منۆکە گەنجێک حەز دەکەم داهاتی کوردستانەکانمان باش بێت، دۆست خورمات و کەرکووکم شوێنە بەزووترین کات ئازاد بکرێنەوە بۆ ئەمەش پێویستمان بەوەیە کە هەموو حیزبەکانی کوردستان یەکگرتوو بن و هەموو خەڵکەکە یەکگرتوو بن و پاڵپشتی یەکتر بکەین بۆ ئەمە توانین کوردستانێکی سەربەخۆ دابین بکەین. من وەکو هاوڵاتێک لە هەرێمی کوردستان پێم باشە هەرێمی کوردستان وەکو سیادە پێداچوونەوە بە پەیوەندی دیبلۆماسیەکان بکە لەگەڵ وڵاتان و هەروەها زیاتر پتەوتر بێ چەند داگیرتر بێ بۆ جێبەجێکردنی ئەو مادەنێکە لە چوارچێوەی دەستوری عێراق داهات و بە شاهێدی شان نێودەوڵەتیەکان بتوانێت ئەرک و کارەکانی ڕاپەڕێنی بۆ ئەوەی کوردستان هەرێمی کوردستان لە جارێککە دووبارە و ڕوبەڕووی ئەو زیانە گەورانە نبێتەوە کە لە ناوچە کوردستانەکان بە تایبەتی کەرکووک و دۆست خورمات ڕووی داوە. تاکە ڕێگایەک ببینن بۆ ئەوەی کەرکووکیەکان بگەڕێنەوە ماڵ و جێگای خۆیان. و لە ڕووی سیاسیەوە من دەڵێم یعنی ئێستا باشترین کات ئەوەیە هەموو لایەنەکان بە تایبەتی لە پەرلەمان کۆ ببن و کۆک بن لەسەر ئەوەی کە چۆن باس لەوە بکەن چۆن یعنی بگەڕێتەوە کەرکووکەکان یعنی ئێستا لە دۆخێکی ناهەمواردا دەژین یعنی دەیانەوێت بگەڕێنەوە سەر جێگەکانیان و هیوای سەرکەوتن دەخوازم بۆ هەموو لایەنێکی کوردی. وەکو ڕێی من بۆ هەرێمی کوردستان بەڕای من یەکگرتن باشترین چارەسەرە بۆ هەموو لایەکمان بۆ چاکردنی وەزعی هەرێمی کوردستان. هەتا یەکگر نەبین بەڕای من هەتا یەکگر نەبین کوردی یەکگر نەبێتن بەڕاستی هیچ ئیلاجێک و هیچ چارەسەرێک نییە بۆ ئەم کوردستان.